مسلمان پێویستە سوپاسی خوا بکەین بەو نیعمەتەی کە ئێستا لێرە کۆمانی کردەوە. لە پێغەمبەریان پرسی صلی الله عليه وسلم لەبارەی تەمەن فەرمووی خەیر الناس من طال عمره وحسن عمله. باشترین کەس ئەو کەسەیە کە تەمەنی درێژ بێ و لە خێرا بێت. من هەر ئەوەنە لە خۆم و لە ئێوە ئەپرسم، یعنی کەسی وا هەیە ئێستا تەمەنی 50 ساڵە، ئەگەر هاتبا و لە 2004 بمردایە، ئەو کاتەی کە نوێژی نەئەکرد، ئەو کاتەی کە وەکو پێویست ئیلتیزامی نەبوو، ئەو کاتەی وەکو پێویست ڕەنگە گاڵتەی بە عەمرەچی بەهاتایە، پارەکەتان خەسارەکەن، کۆمەڵێ قسەی لاوەکی و ئەو شتانە. یعنی ئینسانی مسلمان ئەبێ گەورەترین نیعمەتی خوا بەسەر خۆی بەوە هەست پێ بکە، بڵێ من یەکێکم لەو کەسانی کە پەروەردگار تەمەنی درێژ کردم و پڕخێری کرد بۆم. پێغەمبەر عليه الصلاة والسلام فەرمێ خەیر الناس من طال عمره وحسن عمله. باشترین کەس ئەو کەسەیە تەمەنی درێژ بێ و کردەوەی چاک بێ. و ئێمەی مسلمان کاتێکە لەم گەشتەیە کە باشترین گەشتێکە ئەیکەین و باشترین سەفەرێکە ئەیکەین و باشترین شوێنێکە کە بۆی ئەڕۆین. ئێوە ئەزانن ئەم شوێنە کوێیە بۆی ئەچن؟ لە مەتاری سلێمانیەوە ئەڕۆن بۆ ئەو شارەی کە جابانی کوردی سەحابەیەکی پێغەمبەر بوو صلی الله عليه وسلم بە پێ ڕۆیشت سەری لێیدا. ئێستاکەیەوە 1400 و ئەوەندە ساڵ دوای ئەو بە باشترین وەسائل ئەچن سەری لێدەن کە تەیارەی و بە 2 سەعاتەگەنە شارەکەی پێغەمبەر صلی الله عليه وسلم. فبۆیە خۆشەویستان، من هەر ئەوە ناڵێم ئێمەی مسلمان ئەمڕۆ حەقە ئەوە بزانین ئێمە نوێنەرین، وەفدین، وەفد. پێغەمبەر عليه الصلاة والسلام ئەفەرمێ سێ کەس هەن وەفدی خوان، سێ جۆر ئینسان وەفدی پەروەردگارن سبحانه وتعالى: الغازي في سبيل الله والحاج والمعتمر. ئەفەرمێت سێ جۆر کەس هەن نوێنەرن. طبعا خۆشەویستان بۆیەش ئەم فەرموودەیەمەوە هەر کاتێ بچم بۆ عومرە لە مەتار حەزەکەم ئەم فەرموودەیە باسکەم. تۆ سێکە لە بینی دوو وڵاتە ئەگەر کێشە هەبێ، لە بینی دوو حزبا کێشە هەبێ، ولله المثل الأعلى، ئەو پەڕی تەوەتورە لە فەیسبوک، ئەو پەڕی شەڕە لە ئیعلام، سەیرەکەی وەفدەکان دائنشن جوانترین جلوبەرێک بە جوانترین احترام بۆ ئەوەی ئەو شەڕی کە دروست بۆ ئەمان حەلیکەن. تۆ تێبگە ئێستاکە وەفدی پەروەردگاری سبحانه وتعالى بە نوێنەرایەتی ئەو ئەڕۆی بۆ شوێ، ئەڕۆی بۆ باشترین شوێنی سەرزەوی کە یەک نوێژیەکت بە 100,000 نوێژ بۆ ئەنووسێ. یەک ڕۆژێکت لە ناو حەرەمی مەکی نوێژ بکەی 280 ساڵ عیبادەتت بۆ ئەنووسێ کە لە مزگەوتەکەی تەنیش ماڵ خۆتان نوێژی جەماعەت بکەیت. کەواتە خۆشەویستان ئەمە نیعمەتێکی زۆر گەورەیە. بۆیە پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام ئەفەرمێ سێ صنف کەس هەن وەفدی پەروەردگارن، ئەوانەی کە وەها غەزا و جیهاد دەکەن لە پێناو خوای پەروەردگارە. والحاج والمعتمر، کەسێک کە حاجیە و عومرەکارە. طبعا من لە ئێوە ئەپرسم زۆر ئافرەت ئەبینم، زۆر ئافرەت ئەبینم، زۆر خوشک ئەبینم، زۆر برا ئەبینم، زۆر بەتەمەن ئەبینم، بە خۆشمەوە هەمومان ماڵ و مناڵی وردمان جێهێشتووە. بینیتە ئەمە ئەبێ ئینسان زۆر بە وەفا بێ بەرامبەر خۆی. ماڵ و مناڵت جێهێشتووە بۆچی؟ بۆ ئەوەی بڕۆی پەروەردگار لێت خۆش بێ. کاتێک کە دەرچووی لە ماڵوتت چی ئەستەودعکم الله، بەخواتان ئەسپێرم. هەمانە دەوڵەمەنە قاسەی جێهێشتووە، هەمانە مناڵی کۆرپەی جێهێشتووە، هەمانە سیارەی جوانی لە حەوشەیە جێهێشتووە و گوێی لێ نییە. بۆیە ئینسانی مسلمان ئەبێ بیر کاتەوە، یعنی بەڕاستی کە کاتێک بیر مەکەوێتەوە تۆ وەفدی بە وەفد ئەڕۆی کۆمەڵێ ئیمتیازاتی دنیای تێجێت هێشتووە بۆ ڕەزامەندی پەروەردگار سبحانه وتعالى. کەواتە پێغەمبەر عليه الصلاة والسلام ئەفەرمێ دعاهم فأجابوه. ئێمە پەروەردگار بانگی کردوین بۆ حەج و عومرە. وأذن في الناس يأتوك رجالا. ئەی ئیبراهیم کاتێک کەعبەی تەواو کرد فەرمووی ئەی خوای پەروەردگار کێ دێ بۆ ئەم سەحرایە؟ فەرمووی وأذن في الناس، تۆ بانگ بکە و حەقت نەبێ. ئێستاکەوە تا ئێمە تەیارەیەک بە پڕی ئەڕۆین بۆ ماڵی پەروەردگار سبحانه وتعالى بۆ ئەوەی بڕۆین ئیمانمان دەمەزەر بکەین. بۆیە پێغەمبەر عليه الصلاة والسلام ئەفەرمێ دعاهم فأجابوه وسألوه فأعطاهم. زۆر گرنگە ئاگاتان لێبێ ئەفەرمێت ئەمانە کۆمەڵە خەڵکێکن کە وەفدی خوان، ئەوانەی کە معتەمیر و کە حاجین، ئەچن بۆ شوێنێک پەروەردگار بانگی کردوون وەڵامی پەروەردگاریان داوەتەوە.
و داوای هەر شتێکیش بکەن ئەیانداتی وایش نەزانن ئێستا بڵێ وەڵا مامۆستا بەخوا من نەخۆشیەکی کوشندەم هەیە یان کوڕێکی تاڵیحم هەیە یان قەرزارم دوو ئەمرەشم کردووە چوومە دوعام کردووە خوا لێمی وەرنەگرۆ ئەو مدەیەی کە بۆتی تەئخیر ئەکا هەروەکو ئەو دوعایە وایە جار وایە لە ماڵە بە کوڕەکە دەڵێ یا ڕەبی ئێوارە جەنازەکەت بێتەوە یا ڕەبی ڕۆڵە کوێربی جا ئەگەر ئەو دوعا شەڕانە وەکو ئەم دوعا پێویستیانە بە پەلەک ئۆکەی بکرایە ئێستاکە تاقمان نەبا بووین ماڵ و مناڵمان وەڵا بەجددی ینی تۆ سەیری حکمەتی پەروەردگار کە ئەیەوێ تۆ باڵەنست بۆ قیامەت زیاد بێشتێکی بچووکی دنیای داواکەی و فەرەزنا ئێستاکە کەسێک لە ئێمە کە خوشکێک نەخۆشە وتی دوعای خێرم بۆ بکەن نەخۆشی نەخۆشخانەی هیوایە داواکەی لە پەروەردگار ئەڵڵا شیفای ئەو بدا و شیفای نەخۆشەکانی هیوا بدا و قەرزاریەکانمان ئاساکا و کێشەکانمان ئاسان کات من ئەڵێم ئەگەر ئەڵڵا ئەم سەفەرە بە ئاوی زەمزەم بەم نیەتە خێرە شفای ئەم خوشکەیدا هەر کەسێ لە ئێمە شفامانیدا تەمەنێکی پێمان بەخشی 15 ساڵی تر 20 ساڵی تر هەر ئەبێ بچی بۆ قیامەت اینجا ئەزانی لە ڕۆژی قیامەتە کە دوعات کردووە وەرنەگیراوە چەندێ ئیسفادەت تێ کرد